ئەمڕۆ هەفتەی دووی 2010 بە پشتیوانی خوای پەروەردگار لە باسی ئیسلام و کوردایەتی ئاڵلقەی 14 باسەکەین کە باسی پلانێکی سەرنەکەوتووی شۆڕشێکی گشتگیری کوردی ئەەکەین کە دەبوو لە نیسانی 1930دا ڕوو بدا، بەڵام زۆر بەداخەوە سەری نەگرت و چەند هۆکارێکی بێگومان ناوەکی و دەرەکی هەن کە بوونە هۆی ئەوەی کە ئەو پلانە بەرزە ئەو نەخشە داڕێژراوە بەهێزە گشتگیرە نێتە دی. ئەوەش جێداخێکە تەبعاً بۆ کورد. ئەمڕۆ دێمە سەر باسی پلانێکی زۆر مهم، پلانێکە هەرچەندە سەرنەکەوتووە بەڵام پلانی شۆڕشێکی گشتگیری کوردی هەموو پارچەکانە، بە هەستێکی نەتەوایەتی زۆر بەهێزەوەیە. کۆمەڵێک پیاوماقوڵ و سمبولی کوردی هاتوونەتە سەر ئاستی دروستکردنی ئەو شۆڕشە و بە جۆرەها تەوەجوهی جیاوازیانەوەیە پلانیان داناوە بۆ ئەوەی کە لە نیسانی 1930 شۆڕشێکی گشتگیری لە هەموو کوردستانەوە دەست پێ بکەن کە کوردستانی ئێستای ئێمە ناویان نەبین بە ڕۆژهەڵات و باکوور و باشوور و ڕۆژ ئاواش دیسان بگرێتەوە. پلانی شۆڕشێکی گشتگیرە لەلایەن خانەوادەی بەدرخانی بەڕێزەوەیە، لەلایەن ئەوانەوە داڕێژراوە. ڕەمزی سەرەکی عەبدوڕەزاق پاشایە. عەبدوڕەزاق کە برازای بەدرخانی گەورەیە، یەکێکە لە سەرەکی ترین زەعیمی براگماتیکی کوردی، فێڵبازی کوردی. جەلال تاڵەبانی بە شاگردی حسابە کرێ. یەکێکە کە لە زۆر سیمایە کە شخصیەتی ئەخوێنی بۆش باشە کە خۆشی بیرەوەریەکانی خۆی نووسی و ئێستا بە شێوەی کتێب چاپ بۆ بە ناوی بیرەوەریەکانم هی عەبدوڕەزاق پاشا عەبدوڕەزاق بەدرخان. کاریگەریەکی باشی هەیە لەو سەردەمە، پەیوەندیەکی زۆری هەیە، شخصیەتێکی مسەقەفە، پەیوەندی زۆرە لەگەڵ ئەم لاولا، بەڵام لە هەمان کاتە تموحی شخصی خۆی و حەزەکانی خۆی زۆر هێناوەتە پێشە و زۆر جاریش خستونیەتە پێش بەرژەوەندی گشتیەوە. بۆیە لە هەموو سەر و سیماوە شێوەیەکی، بۆیە لە هەموو لایەنێکی هەڵوێستی فکری و گۆڕانکاریەکانی فکر، هەڵوێستی سیاسی و گۆڕانکاریەکانی سیاسەتی هەر لە جەلال تاڵەبانیە چێ، یان ئەشێ بڵین جەلال تاڵەبانی زۆر لەوە چێ، چونکە ئێستا ئێمە لەم تەشبیه و لێک چواندنە جەلال تاڵەبانیمان لێوە نزیکە، ئەشێ بڵین ئەو بەم بچوێنین بۆ ئەوەی زیاتر لە عەبدوڕەزاق تێبگەین. بەڵام لە هەمان کاتە کوڕانی بەدرخانی گەورە حەسەن پاشا، حوسەین پاشا کە برا گەورەیان بووە، و عەبدولکەریم کە مەکتوبچی مەشهورە لە تاریخا. مەکتوبچی طبعا لەو سەردەمە دیارە وەکو ڕئیسی دیوان ڕئاسەی جمهوری بووە لەو سەردەمانەیە، بۆیەوە مەشهور بە مەکتوبچی. ئەم سێ پیاوە ماقوڵە بەڕێزەش لە هەمان کاتە مابوون، کاریگەریەکی گەوریان هەیە، مامی عەبدوڕەزاقن، بەڵام پەیوەندێکی زۆریان لەگەڵ عەبدوڕەزاق و جموجوڵەکەی نییە، یان با بڵێن عەبدوڕەزاق خۆی پەیوەندێکی زۆری لەگەڵ ئەم شخصیەتە مەرموقانە نییە کە تورکیا لەو پەڕی عنف و قووەتی ئیتیحاد و تەرەقیە لە 1913 تەنازولی زیاتریان بۆ کوڕانی بەدرخانە کرد، هەروەکو کە بۆ کوڕانی ئیبراهیم پاشای میلیە کرد لە ڕۆژ ئاوای کوردستان. خانەوادەی بەدرخان پلانێکی گەورەدا ئەڕێژن. عەبدوڕەزاق تەبعاً لە پێش هەمویانەوەیە، هەڵسوکەوتێکی زۆرتر ئەکا. ئێمە چەند اختلافمان لەگەڵی هەیە لە دید و تێڕوانینی فکری خۆی یان لە هەڵوێستە بگۆڕەکانی سیاسەتی خۆی و براگماتی خۆی کە دێو ئەڕوا لەگەڵی یەک نەگرینەوە، بەڵام تاریخی خۆمانە، تاریخی بابوو باپیرانی خۆمانە خوێندنی ضروریە، هەڵسەنگاندنەوەی ضروریە، دیاریکردنی هەڵوێستە لاواز و بەهێزەکانی گرنگن بۆ ئێستای ئێمەش و بۆ داهاتوش. ئێمەش لە ڕوانگەی دیدێکی ئیسلامیەوە تا ڕادەیەکی زۆرەمانەوێت لەسەر ئەو ڕێسایی هەموو جارە باسیەکەین، وەسف لە سیفەت وەربگرین، هەواڵ لە پیاوی ڕاستگۆ وەربگرین، وەسائقەکان کە کەوێتە بەردەست توێژینەوەیکی عیلمی پارسەنگ و بێلایەنانیان بەسەردا بکەین بۆی بتوانین واقعەکان وەکو خۆیان ڕەسم بکەینەوە. ئەگەر لەگەڵیشیا جودا و دوور بووین لە یەکتر، هەر پێویستە بەو شێوەیە نەقلیکەین لەسەر ئەو ڕێسایی کە زانایانی مێژوونووسی ئیسلامی بە درێژایی تاریخ کە نووسیویانە قسەکانی
مسەیلەمەی کەزابیشیان نەقل کردووە کە وتوێتی ئەمە ئاەتە ئەلفیل و وەمە الفیل و لەه خورتوم طەویل و یعنی کوفریش بۆ بەڵام لە هەمان کاتە نووسیویانەتەوە بە تەفسیل ئەو کەسانەی خۆیان نووسیوەتەوە کە مسلمانان و کوژراون هەروەها کوژراوی تەرەفەکانی بەرامبەریشیان لە هەر شوێنێکا دەستیان گەیشت بێتێ نووسیوەتەوە بۆ ئەوەی خەڵکانێکی تر بەواقعی چاویان لەو وێنەیە بێ کە لەو کاتەدا ڕووی داوە و ئەمان نەقلیان کرد ئێمەش بە هەمان شێوەیە تەماشای چالاکی ئەم کەڵە پیاوانە ئەکەین بۆ دامەزراندنی دەوڵەتێکی کوردی ڕەنجێکی بەهێزە پلانێکی بەقووەتە گشتگیرە بەڵام بەداخەوە هۆکاری جێبەجێکردنی فراهەم نەهاتەوە بۆ ئەوەی کە کورد بتوانێت کاریگەریەکی گەورەی هەبێت دیسان جارێکی تر تەماشاکەینەوە بارودۆخی نێودەوڵەتی وەکو کە ئێستا کاریگەرە لەسەر پارتی وێچێتی لەسەر مەسعود بەرزانی و جەلال تاڵەبانی کە احتیمالە دوای 50 ساڵێکی تریش بە هەمان شێوێنەوەی نوێیەکی تری داهاتووی کورد بڕوان هەڵوێستەکانی ئەوان و دیسان تەماشایان بکەنەوە وەکو کە ئێمە تەماشای نەوەکانی ڕابردوو سەرکردە و شۆڕشەکانەکەینەوە ئەوانیش بە هەمان شێوە تێڕوانینیان هەبێ بەرامبەری توێژینەوەیەکی تاریخیان هەبێ بەڵام بۆ ئێمەش مهمە ئێستا ڕووداوەکان وەکو خۆیان نەقڵکەین بۆی سادقانە بیخەینە بەردەستی نەوەی ئێستا و نەوەی داهاتوو چونکە ئێمە کێشەکەمان کە ئەوەندە ئالۆزە ئالۆزی مێژووی ئالۆزی جوگرافیایی ئالۆزی فکری ئالۆزی سیاسی هێزمان لاوازتر بووە کوردمان زیاتر تەحجیم بووە قەبارەی زیاتر هاتۆتەوە یەک و زۆری لێ گۆڕاوە و لێ خوراوە لە کوردستانەکەشی دەوڵەتانی دەوروبەرمان قەومەکانی دەوروبەرمان بە قووەتر بوون ئەو زمانەی کە ئێمە لە هەندێکیان بە قووەتر بووین وەکو کورد لە عەرەب بەڵام ئێستا ئەوان هەموو لە ئێمە بەهێزترن لەبەرەوە وا پێویستەکە بە دید و تێڕوانینێکی بەرفراوانی گشتگیری هەموو لایەکمانەوە بڕوانینە ئەم واقعی کە ئێستا کورد هەیەت یا پێشتر هەی بۆ ئەوی بزانین عاقڵانە و باشتر ژیرانەتر بگەینە پلاندانانێکی واکە فعلەن خزمەتی نەوەی نوێی کوردیمان بکە ئێران لەو سەردەمەیە طبعاً کە ئێمە باسی کوردستانەکەین بەم شێوەیەڵین ئەم دەبەڕێکڕاچوونی نێو دەوڵەتی ئەم اختلافاتانی نێو عوسمانی کوردەکان بۆ خۆیان ئەمە لەلایەک لەلایەکی تریشەوە بەشێک لە زەمینەکە لەو شوێنەی کە ئەم شۆڕشە ئەبوایە تایە هەستێ بەشێک لەوەش ئازەربایجانە کە لەو سەردەمەشە وولایەتی سربەخۆ بوو زۆر جار ئەلکا بە تورکیاوە چونکە خەڵکەکەی هەمووی ئازەرین و بە تورکی قساکەن کە تورکمانی تورکی قساکەن کە بە تورکی قساکەن و تورکەکان بە بەشێک لە ڕیشەی خۆیان ێزانن بەڵام ئێرانیەکان لەبەرەوەی زۆر لە تورکەکان شیعان بە ڕەجی خۆیان ئەزانین و بە میلەتی خۆیان ئەزانین وە کوردەکانیش لەو نێوانەیە وەکو بزوتنەوەیەکی ناسیۆنالی تەماشای ئازاریەکانیانە کرد کە ئەوانش ڕوحێکی قەومیان تیا دروست بوو بوو کەوابوو کوردەکان و ئازاریەکان لەلایەکەوە پەیوەندی نەتەوایەتیان پێکەوە هەبوو لەلایەکەوە ئیختیلافی مەزهەبیان هەبوو لەلایەکی ترەوە ئیختیلافی زمانەوانی جگەلەوەی کە لە یەک ناوچەیە جاری وا هەبوو ناوچەکان تێکەڵ بوون لەگەڵ یەکتری اختلافاتێکیان لە نێوانە دروستە بوویان دەوڵەتان محاولەیە کرد هەردوو لا بەکاربێنێ بۆ خۆی وەکو رووسیا محاولەی کرد ئازەر و کورد بەکاربێنێ هەروەکو کە ئێران محاولەیە کرد ئازەرەکان دژی کوردەکان بەکاربێنێ کە سنی مەزهەبی سەر بە تورکیان زیاتر لەوەی سەر بە ئێران بن ئەگەر چی بەرژەوەندیشان لەگەڵ ئێرانە ئەبوو زۆر جار پەیوەندیشان وەکو زۆر لە سەرانی کوردوەکو قازی عەبدولفەتاح لە ساڵی 1970 پەیوەندی بوو لەگەڵ ئێرانیەکانە هەر هەبوو بەڵام ئەوەندە جێگای متمانە نەئەبوون لە ئێران لە ساڵی 1970 لەو سەردەمەیە شۆڕشێک بوو بە ناوی شۆڕشی دەستوری مدەی 2 بۆ 3 ساڵ فەوزایەکی گەورە لە ئازەربایجانە دروست بوو چونکە دوور بوو لە دەستی حکومەتی مەرکەزی لە تاران نانەتوانی هەموو جارێم هەموو شۆڕشەم هەموو جێشە بنێرنەوە سەر لە نوێ بۆ سەرکوتکردنی ئازەر جارێک و بۆ پاراستنی سنوورەکە جارێکی ترویان بۆ سەرکوتکردنی کوردەکان جارێکی تر لەبەرەوە جێشی تورکی زۆر جارە هاتە ناوە بۆ ئازەربایجانە هاتە ورمێ تەبەن ورمێ پایتەختی ئازەربایجانی غەربی بوو هەروەکو کێستاش هەروای پێوترێ ورمێیان لە زمانی شایە پێوترا ڕەزائیە مەبەست لەو شارەیە کە ئەترافەکانیشی تەبەن معلومە هەروەکو کەرکووک ئەترافی تەرەفێکی وەکو باکوور و ڕۆژهەڵاتی کەرکووک کە کوردن ئازەربایجانیش پایتەختەکەی کە ورمەیە بەو شێوەیە ئەترافەکانی کوردن و ناو شارەکەش تەبەن کورد پێڵێ عەجەم واتە ئازەری لەوێش هەبوون و هەن لەو کاتەوە اختلافاتانە هەبوون فەراغێکی ئیداری لەوێ دروست بوو ئەمنیەت پشێو بوو
ئاڵۆزی و شێوانێک لەو منطقە هەمووی ڕووی دابوو. کوردەکان لەو شوێنانەیە کۆمەڵێک زەعیم و سەرکردە و پیاماقولی خۆیان هەبوو. تورکەکان ویستیان ئەم بارودۆخە بۆ خۆیان بقۆزنەوە و خێرا سوپا بنێرن بۆ نزیکی کوردەکان و هەتاوەکو بەڕێ هاوکاری ئەوانیش بتوانن ویلایەتی ئازربایجان کەسب بکەنەوە بۆ سەر تورکیا. رووسیش بالمقابل ئەمەی وا ئەزانی کە ئەمە بەرنمەیەکی ئینگلیزەکانە کە محاولەکەن تورکیا تەشجیعکەن بۆی بێتە ئەو نفوزەوە ڕێگا لە رووس بگرێت. تەمان ئێمە باسمان کردوتمان رووس و ئینگلیز هەردوو لایەن دوو هێزی نێودەوڵەتی و دەبڕێک ڕادچووی یەکتر بوون لەو سەردەمانە، بەڵام دوایی لە 1905 گەیشتنە ئیتیفاقێک بەوەی کە هەردوو لایەن دەستێوەردانیان لە بەرامبەر بە یەکتری نەبێ، هیچیشیان کوردەکان نەکەن بەشت بەرامبەر بن تاقم و نفوز و ڕقەمی هاوچێشەکانی تر. بۆ نمونە ئینگلیز محاولە نەکا کورد بکە بە شتێک دژی ئەرمەن، لە بەرامبەریشە ڕووسەکان کورد نەکەن بە دەوڵەتێک بە شتێک دژی بەرژەوەندەی ئینگلیز چ لە عێراق و ئێرانە بێیان لە تورکیایە بێ. لەبەرەوە ئەو کاتەوانە ئیتیفاقیان هەبوو، بەڵام لەبەرەوەی دڕدۆنگ بوون بەرامبەر بە یەکتری و جێمەتمانەی یەکتری نەبوون و ئەمەی باسی شەکەین 4 ساڵ تێپەڕیوە یا 6 ساڵ 7 ساڵ تێپەڕیوە 4 ساڵ 5 ساڵ ئەلمهم ببورن. لە 1905 اتفاقەکە بوو، لە 1911 ئەم پشێویە تورکیا ویستی بەکاری بێنێتەوە، لەبەرەوە کە دوای ئەوەی 6 ساڵ بەسەر ئیتیفاقەکە تێپەڕ بوو. رووسیاش بە چاوێکی گومانەوە ئەیڕوانی وای ئەزانی کە ئینگلیزەکان بەتەمان، بۆیە یەکسەر رووسیا ئەمری کرد بەوەی 10,000 سەربازی خۆیان کشان بەرەو خوارو بەرەو ئازربایجان و هاتن و ئازربایجان و خوی و ورمێ و سەڵماس و ماکۆ و ئەو ناوچانیان هەر هەموو گرت و خستیانە ژێر دەسەڵاتی خۆیانەوە. لەو سەردەمەشە نفوزی ئەڵمانی ئیشارەتم بەوە داوتم سڵتان عەبدولحەمید استیفادەی لەوە کرد کە ئەڵمانیا بە قووەتە بەڵام ئیستیعماری نییە، پەیوەندێکی باشی لەگەڵ ئەو دروست کرد بوو، ئیمتیازاتی دابوو بە شەریکاتی ئەڵمانی، نفوز و علاقەی لەگەڵ ئەوان بۆ دروست بوو. ئەڵمانیەکانیش کە هاتنە ناو دەوڵەتی تورکی و هاتیشن و گەیشتنە کوردستان، لە ئازربایجانیشە شوێن پێیان بۆ دروستە بوو. ڕووسەکان لەوە ترسان کە ئەڵمانیەکان ئەم جارە شوێنی ئینگلیزە گرنەوە، لەوانەیە کورد و ئازەر بەکار بێنەوە دژی ئەرمەن و ئاسووریەکان لە قازانجی ڕووس نێتەوە. بۆیە یەکسەر ڕووسەکان و ئینگلیزەکان محاولەی ئەویان کرد کە یەکسەر ئیتیفاقی بکەن حدودی نێوان ئێران و تورکیا تەرسیم بکەن، نەخشەی سنوور بچێشن کە ئەوەش یەکێکە لە دووەمین زەربە ئەدرێ لە کورد و کوردستان کە لە 1911 بۆ یەکەم جار بە شێوەیەکی مۆدارن لە نێوانی تورکیا و ئێرانە ئەو سنوورە دیاریکرا کە زۆر بە زەرەری کورد تەواو بوو، چونکە تەمهیدێ بوو بۆ پێشەچیەک بوو. تەمانی وەزان لە شەڕی چاڵدێرانەوە ساڵی 1514 شەڕی چاڵدێران ڕوویدا لە نێوانی دەوڵەتی عوسمانی و ئێرانیەکانە ئەو ئیتیفاقە کرابوو، بەڵام چونکە عشایر بوون و خەڵک تێکەڵ بەیەکە بوو، شێخی تەریقە و کارتێکردنی مەزهب هەبوو لەسەر یەکتری ئەڕۆشتن و ئەهاتن. بەڵام لە 1911 بە کارتێکردنی ڕووس و ئینگلیز کە هەردوو لایەن نەخشەیەکی تەفسیلتر شارەزاتر بوون، تەکنۆلۆژیای باشیان لەبەردەستا بوو، هەروکو چۆن ئێستا ئەمە وڵاتە ئەوروپایانە سنووری وڵاتان ئەتوانن دیاری بکەن بە هەواکەشی. پردێک هەیە لە نێوانی نەرویج و سوید بۆ نمونە کە ئەگەیتە ناوەڕاستی پردەکە ئەو مۆبیل تەلەفۆنیک کە پێێتە چوویتە ئەو دی و ڕقەمی 46 ئەگۆڕێ 46 سویدە و 47 نەرویجە، بیخیتە دەستی ڕاستن ڕقەمێکیان پیشانەدا، بیخیتە دەستی چەپت ڕقەمێک پیشانەدا. یعنی ئەوەندە وەکو بە مووس لەتیان کردبێ، هەواکەشیان لەت کردووە، ئەوەندە شارەزاییان لەسەر ئەوە هەیە کە ئێستا ئەتوانن بە کەیفی خۆیان یاری بە هەموو سنوورانە بکەن کە هی وڵاتانە کە ئەکەوێتە بەردەستیان. ئەوە تەبعاً ئەو ساژ ئەو سەردەمە ئەوان کاریگەر بوون. بۆیە سەیرەوەی وڵاتانێکی وەکو ئەفریقا 35 وڵات لە ئەفریقا هەن و سنووریان بۆ کێشراوە، بەڵام یەک ئەفریقی بەشدار نەبووە لە نەخشە کێشانی هیچ خەریتەیەکە لە هیچ وڵاتێکی ئەفریقی. ئەوەش بەڕاستی جێی نەک هەر خەمەجێ شیوەنە. بەنسبەت کوردی ئێمەشەوە بە هەمان شێوە ئەو تاغوتانی کە دەسەڵاتدار بوون لە وڵاتانی ئێمە توانیویانە ئەو سنوورانە زۆر بەداخەوە بچێشن و هەرچەندە کورد هەر محاولەی ئەوەی کردووە بەرەبابەکان و ئامۆزاکان لەگەڵ یەکتریان علاقیان لەگەڵ یەکتر هەر هەبووە، بەڵام بە تەکید کارتێکردنێکی سلبی کردە سەر ئەو ناوچێ. کوردەکان بە شێوەیەکی گشتی بۆ خۆیان هەروەکو ئێستای کورد کە هەیە
هەروەکو هەر سەردەمانێکی تر و میلەتانی تر بە تەکید کۆمەڵێک ڕاو بۆ چوونی جیاوازیان لەسەر حەلکردنی کێشەکان دێتە بەردەست. لەو سەردەمای کوردەکان بووبوونەوە بە چەند تیمێک، بە چەند دیدێک، بە چەند تێڕوانینێکی جودا و لە یەکتر دوور، جگە لە ناحەی فکریشیان. ناحەی فکری بۆ نمونە حەسەن پاشا و حوسێن پاشا و عەبدولکەریم پاشا هەر سێکیان کە کوڕانی بەدرخان و پیاماقوڵی بەدرخانیەکان و هەر ئەوانش کارتێکردنیان لەسەر هەموو بۆتان و ئەو دەوروبەرانە هەبوو، دیندارتر بوون، شخصیتێکی عەشایری بوون، لە بابی خۆیانەوە کە لە خزمەتیا بوون ئیمارەتێکی زۆر گەوریان بۆ مابووە، لەبەرەوە کۆمەڵێک نەریتیان پاراستە بووە و چۆن ئێستا مەسعود بەرزانی مەجبورە با کۆمەڵێک نەریتی باب و براگەورە و مامەگەورەی عەبدولسەلام بارزانی و هەروەها باب و باپیرانی خۆی بپارێزێ. بەڵامێکێکی وەکو جەلال تاڵەبانی وارسی کۆمەڵێک بەهاو نەریتی باب و باپیری خۆی نییە، لەبەرەوە ئامادەیە لەوە بۆ لەسەر ئەساسێکی فکری هەرچەنە فکرێکەشی بەردەوام لە گۆڕینایە یان لە گۆڕانایە خۆشیەتوانەیە گۆڕێ، تەماشاکە ئەو نەریتانە ئەوەندە پێوەی پابند نابێت. لەو سەردەمەشە هەمان دوو ڕسممان لەبەرچاوە. گەورەترین شخصیەتی سێکوڕانی بەدرخان حوسەین ئاغا بوون، ببورن ئاغانیە، حوسەین پاشای کوڕی میر بەدرخانی گەورەیە، بەڵام لە بەرامبەریانە برازایەکی خۆیان یعنی کوڕەزایەکی بەدرخان کە عەبدوڕەزاقی کوڕی نەجیبە، ئەویش کوڕی بەدرخانە. عەبدوڕەزاق شخصیەتێکی براگماتی، فکر مختلف، متهم بەوەی کە ملحیدە بێدینە، جارێک لە ئەستەمبوڵە، جارێک لە ورمێ، جارێک لە مووسڵە، جارێک لە تەفلیس، جارێککە داواکە لەگەڵ ڕووس بێ، جارێککە بە سمکۆ ئەڵێ جەمعیەتێک دروستکەین بەڵام با بە خەتی ڕووسی بنووسین. لە هەمان کاتە لەگەڵ سمکۆ اسماعیل خانی شوکاک و سەید تەهای نێهری پەیوەندیەکی باشیان لەگەڵ یەکتری هەیە. سەیرەکەی ئەم لە دید و تێڕوانینێکی عەلەمانیەوە بەرەو ڕووسە چێ پێی وایە سەید شێخ عوبەیدوڵڵای نێهری کە لە ورمەیە شکستی خوارد و ئەو هەموو هێزە کوردیەی کە لەگەڵی بوو لە باکوور و لە ڕۆژ ئاواوە هاتبوون لەگەڵی، هەروەکوتمان لە کوردستانی باکووریشەوە بۆ ئامێدی و لەوێەوە بۆ ورمێ هاتبوو شێخ عوبەیدوڵڵای نەهری ڕەحمەتی خوای لێبێ. سەید عەبدوڕەزاق پێی وابوو کە ئەم شکستەی ئەو سەبەبەکەی ئەوەیە کە پشتی بە ئینگلیز بەستووە، بەڵام ئەگەر پشت بە ڕووس ببەستین ئێمە رووسیا زیاترە توانێ یارمەتی دەرمان بێلەوەی. ئەمە مەسەلەن دید و بۆچوونی عەبدوڕەزاقە کە لەگەڵ رووسیاکە گرێتەوە، داواکە خەتی رووسیش بخوێنرێ، زمانی رووسیش بخوێنرێ. خۆشی یەکێکە لەوانەیە کە زمانی رووسیان خوێندووە و داوای جنسیەی رووسیشی بەڕەسمی کردووە. بەڵام لەو سەردەما وەکو محەممەد ڕەسوول هاوارە لێ محەممەد ڕەسوول هاوار تەوا نەزانن کە نووسەرێکی مێژووی کورد بوو، مانگی ڕابردوو لە بەغدا ئەمریخای کرد و مەیتەکان هێنایە بۆ سلەیمانی لەوێ ناشتیان، شخصیەتێکی بەهێزە تەبان ئەویش نووسەرێکی گەورەیە. ئەم کە باسی شۆڕشەکانی کوردەکە و لێرە باسی لەم نقطەیە باسی عەبدوڕەزاق و هەڵوێستی ڕووسەکانەکە، ئەم نقطەیە نووسەکە ڕووسەکان هیچ متمانەیەکیان بە کورد نەبوو. ئەمەشەکە لە زۆر نووسری تری نکتین یان لازاریف یان نووسەرانی ترە بینین کە سیاسەتی ڕووس لەسەر بنەمایەک ڕێسایەک دروست بوو کە اعتیماد نەکرێتە سەر کورد لە هیچ گۆڕانکاریەکە. بەڵام یەکێکی وەکو عەبدوڕەزاق هەر قەناعەتی وابوو کە رووسیا زیاترە توانێت یارمەتی دەری کوردەکان بێ بۆ ئەوی دەوڵەتێکی کوردی دروست بکەین. با ئەمە لەم لا بووەسە لە لایەکی ترەوە حەسەن پاشا و حوسەین پاشا و عەبدولکەریم پاشای کوڕانی بەدرخان متمانیان بە ئینگلیز هەبوو، چونکە ئەیانوت ئینگلیزەکان بۆ خدێوی تۆفیق لە میسر دەوڵەتیان دروست کردووە، یان یارمەتی ئال عەبدولعەزیزیان داوە شێخێکی طەریقە، طبعا ئەو سەردەمە بڵێن وەهابیەکان بوون، شێخێکی طەریقە یان مەلایەک و مفتیەکی دیندار لەگەڵ ڕئیس عەشیرەتێکە کە بریتیە لە عەبدولعەزیز دامەزرێنەری دەوڵەتی سعودی، هاتوون هاوکاری ئینگلیزیان کردووە بە بەرژەوەندیەکی ئاڵۆگۆڕ لە نێوان هەردووچیانە دەوڵەتی سعودیان دروست کردووە بۆ خۆیان، کەوا بوو کوڕانی بەدرخانیان و ئەگەر بێت و لە ئینگلیزەکان نزیکتر بینەوە سیاسەتی ئینگلیزی زیاتر لەگەڵ هی کوردی ئێمە ئەگونجێ، احتیمالە ئەوان زیاتر بتوانن هاوکاریمان بکەن. ئەمە دوو خەتێکی تری کوردی هەبوو کە پێیان وابوو
ئەو هەموو زوڵم و جەبەروتەی کە لە ئیتیحادیەکان دروستیان کردووە لەسەر کورد هەر لەسەر کورد نییە بەڵکو لەسەر عەرەبەکانیشە بۆیە کوڕانی ئیبراهیم پاشای میلی کە وەکوتم ئیبراهیم پاشا زاوای شەممەریەکانە کە لە مووسڵ و حەلەبەوە تەسیراتی گەوریان هەبوو باوکیشی بڵێن ئیبراهیم پاشا دەوڵەمەندترین دووەم کەسی هەموو دەوڵەتی عوسمانی بوو دوای سوڵتان عەبدولحەمید ئەمان پەیوەندی وایان بۆ دروست بوو لەگەڵ شێخ بوسراوی و مستەفا پاشای کوڕی ئیبراهیم پاشای میلی کە 20,000 چەکداریان هەبوو ئامادە بوون هێرش بکەنە سەر حەڵەب و لەوێوە ئیعلانی دەوڵەتێک بکەن کە کورد و عەرەب شمولەکە بەڵام لەژێر دەسەڵاتی ئەو پیا و ماقوڵە کوردانایە کە مستەفا پاشای کوڕی ئیبراهیم پاشایە ئەوانیان وت ئێمە ئەگەر لەگەڵ عەرەبەکان یەک بگرین ئەشێ مەلیچێک لە کوڕانی شەریفی مەکەوە بهێنرێ و ئیعلانی خلافەت بکە ئەگەر ئیعلانی خلافەتی کرد ئێمەش لەگەڵ یەبین ئەگەر نەیکرد ئیمارەتەکە هەر خۆمانەی گرینە بەردەست و کورد و عەرەبەکان پێکەوە بژین ئەمە هەر طبعا ئەم قسانەی کە ئەیکەم لە وەسیقەی وەزارەتی خارجی بەریتانی ژمارە 195 خەتمائیل 2445 ژمارە 5 ژمارەیەکی تری 1 لە 25/11/1912 کە بە ئینگلیزیە و کە دکتۆر عوسمان عەلی کردوێتی بە عەرەبی لە کتێبە چاکەکەی خۆیە لێرە تەماشاکەین کوردەکان لەم فترەیە کە ئەو نەخشە گەورەیەشیان هەبوو بۆ شۆڕشێکی گەورە بەڵام وەکو علم النەفس پێڵێت تەشەتت فکریەکیان هەبوو یعنی بیر و دیدی فکری خۆیان بەربڵاو بوو چەقێکی دروست نەکرد بوو وەک چۆن لە زەڕەبینە ئەڵێن چەپکەنەیەک تیشک بە عەدەسەیەکە ڕوا بە زەڕەبینەکە یەک چەپکەنە دروستەکە دوایی ئەکەوێتە سەر یەک پنت یەک خاڵ ئەی سووتێنێ ئەمە لە فکری کوردەکانە بەهۆی ئەو مەوروساتی پێشویانە بەهۆی دید و تێڕوانینیان بۆ دین بۆ فکری نوێ بۆ نوێخوازی بۆ مۆدارنیزم یعنی بۆ هێشتنەوەی بەهاو نەریتە کۆنەکان کە احتیما دەکاتەوە سەر دین سەر ئیسلام شریعەتی ئیسلام سوڵتان عەبدولحەمید فکرەی جامعەی ئیسلامی سوارچاکانی حەمیدیە ئیتیحادی تەرەقی لەلایەک علمانێتی ئەوان و هەروەها لەم ململانێ و دەبەڕێک ڕاچوونە فکریانەیە کوردەکانیش بە تەبیعەتی حاڵ فکریان لە یەکترەوە جیاواز بوو هەروەکو کە ئێمە بە درێژایی ئەم ماوە زۆرە هەستمان بە گۆڕانکاریەکی جەزری نەکرد هەیە کردووە کە اختلافاتێکی گەورە لە نێوانی پارتی و یەکێتیە هەبووە بە درێژایی ئەم ماوە زۆرە لە ململانەیەکی فکریشەوە لە 63 ئیبراهیم ئەحمەدی اختلافی بۆ دروستە بێ لەگەڵ مەلا مستەفای بارزانی وردە مەکتەب سیاسی لەگەڵ خۆی باو اختلافەکان 6 ساڵ لەمە پێش یا 64 ساڵ لەمە پێش دەست پێ ئەکا و هەتاکو ئێستاش هەر کۆتایی پێ نەهاتووە لەم دیدە فکرە جیاوازەوە دیدێکی سیاسی تریش جیاواز هاتۆتە پێشەوە کە عەبدوڕەزاق ئەڵێ رووسیا بۆ ئێمە باشترە کوڕانی بەدرخان ئەڵێن ئینگلیز متەفاهیمترن زیاتر ئەمانش هێزی نێودەوڵەتین کاریگەرترن بەڵام ئیبراهیم پاشایەکی میلیە کوڕەکەی ئەو مستەفا پاشا باوەڕی وایە کە ئێمە توانین لەگەڵ عەرەبەکانە بتوانین یەک دەوڵەت دروستکەین و ئیعلانی خلافەتێکی ئیسلامی بکەینەوە ئەمەش تەمهیدێکی بەقوەتە بۆ ئەوەی پێشەوەی کە شۆڕشی شەخ سەعیدی پیرانی ڕەحمەتی لە 1925 دروست ببێ و داوای هەمان مەطلبی خلافەتی ئیسلامی و لابردنی زۆڵ مستەم لەسەر کوردەکان دیسان بکاتەوە کە ئینشاڵە دێینە سەری لە هەمان کاتیشا دیسان تێڕوانینی کوردەکان لەم پیا و ماقوڵە کوردە بەڕێزانەیە دیسانە بینین اختلافیان لە شتێکی ترە هەیە ئایا دەوڵەت دروست دەکەین یان دەوڵەتی خلافەتی ئیسلامی دێنینەوە پێشێ ئێمە لەگەڵ چین دژی چین لەمانە شادیسان هەمویان اختلافیان بۆ دروستە بێتەوە ئەگەر ڕڵین دەوڵەتێ دروستکەین وەکو عەبدوڕەزاق پاشاڵێ با هەمومان دەوڵەتێت دروستکەین بەڵام ئەڵێن چۆنی دروستکەین لەسەر چه ئەساسی ئەڵە دین و دەوڵەت لێک گوێکەینەوە اختلافیان بۆ دروستە بێتەوە کاڵێن پشت بە چێ ببەستین هەڵوێستی سیاسیمان ئەڵێ بە ڕووس ئەڵێ ناکەوە ئێمە ئینگلیز زیاتر متەفاهمترە و تەجروبەی ئەو زۆرترە لە وڵاتانی ترە و دەوڵەتانیشی دروست کردووە لەسەر ئەساسی ئەو شوێنانێکیان وەکو نمونە هێناویانەتەوە دوایی ئەڵێن ئەگەر دەوڵەت دروست ناکەین و ئیمارەتە دروستەکەین کە بوو ئەوەی ئیبراهیم پاشا لە ڕۆژاوای کوردستانەوە یا کوڕەکە ئیبراهیم پاشا مستەفا پاشا ئەوەی مستەفا پاشا لە ڕۆژاوای کوردستانەوەی کە ئەویان ئەحەقترە شوێنی کەوین چونکە دروستکردنی دەوڵەتێکی خلافەی ئیسلامی ئەگەر کوڕانی شەریف پاشای مەکە هاتن و ئیعلانی خلافەتیان کرد پێمان قبوڵە و ئەگەر نەیان کرد خۆمان ئیمارەتێکی کوردی دروستەکەین و عەرەبەکانیشمان لەگەڵەژی لەو کاتێ ئەم دید و تێڕوانینە جیاوازانە طبعا هەمویان هەبوون هەمویان سەریان کێشا بوو بۆ ئەو اختلافە گەورانی طبعا کە لە نێوانە هەبوو تەماشاکەینێکی وەکو لازاریف کە نووسەرێکی هەرچەند جار وتومانە نووسەرێکی ڕووسی جوولەکەی و کتێبێکیە بە ناوی المەسئلە الکوردیە کە ئێستا کراوە بە عەرەبیش طبعا
یەکێکە لەو سەرچاوانەی کە بایەخیان پێدراوە احتیمامیان پێدراوە بە سەرچاوە وەرگیراون هەرچەندە لە هەندێشتی شاتەمان احتیما دەکاتەوە سەر دید و نەزرەیەکی قەیسەریانە بۆ ئیشوکاری ڕووسیان سیاسەتی ڕووسی لەو سەردەما کە ڕوانیوێتیە کوردەکان. لازاریف ئەڵەیە لە سەرچاوەکانەوە نەقلیەکە کە لە سەفارەتی ڕووسی لە تاران خەبەریان داوەتێ یان ئەو هەستی پێکردو و زانیوێتی کە لە ساڵی 1912 عەبدوڕەزاق لەو کاتەی لە تارانیش بووە محاولەی ئەوەی کردووە کە لەگەڵ ئیتیحادیەکانە سەر لە نوێ یەک بگرێتەوە بۆی بچێتەوە بۆ تورکیا ئەگەر ئەوان عەفوی بۆ دەربکەن بەڵام داوای ئەوەی کردووە کە پارچە زەویەکی بدەنێ لەگەڵ 2000 لیرە مانگانە بەڵام لەبەرەوەی ئەوان 40 لیرەی مانگانیان بۆ بڕیوەتەوە زەویەکەشیان نەداوەتێ لەبەرەوە زۆر لیان ئیزعاج بووە و ئەوەیە کە وای لێ کردووە بەو شێوەیە بێمتمانە بوەستێ بەرامبەریان هەڵس و کەوت کاویان بەرامبەریان بوەستێتەوە. عەبدوڕەزاق کەوا بوو وەکو شخصیەتێکی کوردی وەکو ناسرا و وەکو سەرکەوتویەک ڕۆڵێکی گەورە ئەبینێ بەڵام لە هەمان کاتە تەمەلوقی زۆرە یان زۆرە ڕوابووم لاولا لە پێناوی ئەوەی کە زۆر خۆی بێنێتە پێشەوە چونکە تەنانەت لە زۆر شوێنە کە نووسیوێتی بۆ ڕووسەکانی ژەڵە سمکۆ عایدی منە یعنی اسماعیل خانی شوکاک لە کاتێکە ئازانین اسماعیل خانی سمکۆ اسماعیل خانی شوکاک سمکۆ کاریگەرترە لە عەبدوڕەزاق و عەبدوڕەزاق هێشتا ئەتوانین بڵین لە بۆتانە ئەگەر مامەکانی نەبن ئەوەندە کاریگەری و نفوزی نابێ و ناشناسرێ بەڵام عەبدوڕەزاق مهمیەکەی لەوەیە کە کۆمەڵێک بەرنامە تەقدیمەکە پلانێکی زۆر باشدا ئەڕێژێ بۆ ئەوەی کە کوردەکانیش قەناعەت پێ بکە کە لەگەڵی بن و پەیوەندیکی زۆریشی دروستەکە لەگەڵ اسماعیل خانی سمکۆ لەگەڵ سەید تەهای نێهری دێتەوە بۆ سەید عەلی خیزانی لە بەتلیس هەروەها لە کوردەکانی هەکاری لەگەڵ شێخ و عولەماکانی دهۆک کۆ بێتەوە دراسەی مەشروعی شۆڕشێکیان لەگەڵا ئەکا دێتەوە لەگەڵ سەید تەهای نەهری دانیشێ لەسەر سەرداری ماکۆ لەگەڵ مرتەزا قولی خان هەرچەندە زۆر سیقیان بە یەکتری نابێ بەڵام لەگەڵ ئەوان دانیشێ لەگەڵ کوردبێک دانیشێ هەتا ئەڵێن کە لەگەڵ ئیمارەتی بارزان و شیوخی بارزانە نازانم تا چ ڕادەیەک ئەمە ڕاستە بارزانیان نەتوانن ئەو زیاتر لێ بکۆڵنەوە گەر ڕاست بوو بێوابێ لەگەڵ شێخانی بارزانیشە لە ئیمارەتی بارزانیش اتیفاقەکەن بەوەی کە هەموو لایەکیان یەک شۆڕش پێکەوە بەرپا بکەن دیسان لەگەڵ جەنەرال شەریف پاشا کە وتمان لە 1909 سەفیر بوو لە ستۆکۆڵم کوڕی عەبدوڕەحمان پاشای سلێمانی ئەو کاتە ئەو لە پاریسە بێت تەنانەت لەگەڵ ئەوانیشە پەیوەندیە بێ ئەمە لە کتێبەکەی خۆی لە بیرەوەرەکانمان لە لاپەڕە 34 ئەم ناوانەشی هەموو نووسیۆم تەفسیلانەشی هەموو داوە باسەکە کە پەیوەندیەکی زۆر خەیاڵی بە هەموو لایەکەوە کردووە فعلەن بەرنامەیەکی زۆر بە قووەتیشی داناوە کاریگەریەکی گەورەی هەبووە شخصیەتێکی مؤثر بووە پلانی باشی داناوە ئەو وەسائقە ئینگلیزیانەی ئەو وەسیقە ئینگلیزیانەی ئێستا کەوتونەتە بەردەست زۆر شت لەوانە باسەکەنەوە یەکێک لەوانە کە دیسان لە بەردەستما هەر بە ئینگلیزی کە FO هەروەکوتم دائیمەن FO مختصری وەزارەتی خارجی بەریتانی FO ژمارە 195 خەت مائیل 2445 ژمارە 78 ئەلیپۆ یعنی حەلەب لە قونسوڵێتی ئەوێ نووسراوە دیسەمبەر 14 یعنی 14 مانگی 1912 نووسراوە لە وەزارەتی خارجی بەریتانیا هەیە باس لەوە ئەکە ئەڵێ کوڕانی بەدرخان ئیستیعدادێکی زۆر گەورەیان ئامادە کردووە بۆ شۆڕشێکی زۆر بەرفراوان مرکزی بزوتن و جموجوڵەکانیان حسین پاشا و حەسەن پاشا و عەبدولکەریم پاشایە شوێنی سەرەکیشیان جزیرەیە و مەدیادە و مووسڵ و سەعرتە هەروەها لەناو خەڵکە هەرچی ناڕەزایی هەیە بەرامبەر بە ئیتیحادیەکان ئیتیحاد و تەرەقی کۆیان کردوتەوە لە خۆیان گرتووە خەڵکێکی زۆریان بە ناوی پشتگرتنی سوڵتان عەبدولحەمید و پشتگرتنی شەریعەتی ئیسلام کۆ کردوتەوە داواکاریان بە خەڵکی هەموو هاتوونەتە پێشەوە لە خەڵکی کە لابردنی زوڵم لەسەر کوردەکان ئەرکی سەرەکی دەوڵەتە و پێویستە ئیستیقلالێتێکیش بدرێ بە کوردی فەرمانبەری تورکیش کە فاسدن لەم ناوچانە هەمووی دوور بخرێنەوە ئەم وەسیقە ئینگلیزیە کە ئەم کۆمەڵە باس و من بە زۆر بە مختصری باسم کرد ئەم ئەمانەی تایە باسی ئەوەکە کە چەند ئەو کوردانە لەو سەردەما بە پلانی یەکێکی وەکو عەبدوڕەزاق خان عەبدوڕەزاق پاشا هەروەها سەرانی تری کوردی توانیویانە خۆیان ئامادە بکەن بەڕاستی بۆ شۆڕشێکی زۆر گەورە بەڵام
لەو دید و تێڕوانی نەجودایەی کە نەیانتوانیوە وەکو فکر لەگەڵ یەکتری حەلیکەن. بۆیە ئێمە ئێستا زۆر جار هەر ئەڵێن با لە ڕێی فکرە سنوور بۆ یەکتر دیاریکەین. تۆ هەرچەند ئوسولی ئیسلامی بی ڕێگا بە خۆت مەدە سنووری خەڵکی تر ببەزێنی بەدەست، بڵێ من سنوورێکم هەیە کۆتایی پێدێ، سنووریەکێکی کە دەست پێکا کە ملحید و مشریکە، بە نەزەری تۆ ملحید و مشریکە، ئەو بە نەزەری ئەویش تعریفێکی تری بۆ خۆی و بۆ تۆ هەیە. لەبەرەوە لە سنووری فکرە هەر یەکێ لە سنووری خۆیان بتوانێ خاڵی هاوبەش لەگەڵ خەڵکی تر بدۆزێتەوە کە مادامەیە لەگەڵیانە ئیشکە، کە مادام ناشیەوە ئیتر خاڵی اختلاف زۆرە خەڵک بگەڕێ بە شوێن کۆنەقین و خوێنی کۆنا. لەبەرەوە زۆر ضروریە وەکو فکر هەست بەوە بکەین کە ئەشێ سنوور بۆ خۆمان دابنین، یعنی هەرکەس بۆ خۆی سنووردانێ، بۆ فکری خۆی دابنێ، بۆ ئەوەی فکر بە زۆر نەدا بەسەر خەڵکی کەیە. وەکو سیاسەتیش هەر یەکێ سیاسەتێکی پێ مەقبولە لە فکری خۆی وەریگرتووە یا سیاسەت و تەجروبە شوێنێکی ترە وەریگرتووە، با نەیە بە زۆری چەک بەسەر حیزبێکی تریا بسەپێنێ، هەروەکو کە لە کۆن و لە شۆڕشی تازەی کووردا ڕووەدا و ئێستاش لە بەرچاومانە چۆن پارتیوێکێتی ئەی سەپێنن بەسەر یەکترە، حتا تەنانەت ڕەنگی زەرد و سەوڵ بەسەر یەکە. بۆیە گەر هاتو ئێمە ئەم قەناعەتانەمان لە ناخاب بۆ دروست بوو بە یەکتری، ئێمە ئەتوانین لەگەڵ خەڵکی تر هەڵکەین. ئەو عنف و توند و تیژەی کە لە ناخمانە هەیە نابێ بە فکر، ئەبێ بە شەڕ. لە کاتی شەڕە شەڕێکی پیرۆز، شەڕێکی شەرعی، شەڕێکی واقعی، ئەمە شتێکە تونند و تیژی تایە بەکاربێنی. بەڵام ئەم تونند و تیژیە جێی خۆی نییە لە کاتێکە بەرامبەر فکر وەستاویتەوە سیلاح بەکاربێنی بەرامبەر بە فکر، چونکە فکر بەرامبەر بە فکرە، دەست بەرامبەر بە دەستە، پرۆژە بە بەرامبەر بە پرۆژەیە. خەڵک دروشمێکی بەرز کردوەوە، تۆ دروشمە بێنەرە پێشەوە بتوانانی استقطابی خەڵکەکەی پێ بکەی. ئەمە ضروریە. لە هەمان کاتیشە چەکی خۆشمان بەدەستەوە وەکو حەماس ساڕوخیشی پێیە، کۆمەڵێک بنەمای قەومی خۆشی تەرح کردووە، سەوابیتی میلەتی خۆشیە پارێزێ، خۆشی تەرح کردووە و دەستی باوکایەتیش بەسەر هەتیوی هەموو لایەکە دێنێ، خۆشی نادۆڕێنە، دیبلۆماسیەتێکی وازەح و ڕۆشن و ئاشکرایە، قیادەکانیشی شەعبین لە ناو مزگەوتەکانە دێنە دەرەوە کوژرێن لە بەرچاوی خەڵکەکەشن. ئێمە ئەگەر توانیمان ئەمانە بکەین، ئیسیفادە لە سیاست مەداری گەورەی ئاوەکو عەبدڕەزاق پاشاکەینەوە. یعنی ئەو کوردانەی سەردەمی ئەو سەیریان کردو عەبدڕەزاق پاشا دیدێکی بەرفراوانی گەورەی بۆ شۆڕش سازکردن هەیە، پلانێکی زۆر عاقڵانەی داڕشتووە. یعنی ئێستا کە تەماشاکەی ئەو وەکو ئینگلیزەکانی اعترافەکەن، ئیتیحادیەکانی اعترافەکەن، توانیوێتی حتا من لە باسی مەلاسەلیمی خیزانی و شۆڕشی بەتلیسا باسی ئەوەم کردوتم، تەنانەت هەندێک لە ئیتیحادیەکان ئەڵێن ئەمە دەستی عەبدڕەزاق پاشای تایە، بەڵام گرتنی مەلاسەلیم خۆی وای کردووە شۆڕشەکە زووتر لەوێ ڕەتفعلێک ببێ و لە جێەوەی لە نیسانی 1913 شۆڕشێکی گشتگیر ڕوو بدا، زووتر لە بەتلیسا ڕوویدا و بە سەبەبی دەستگیرکردنی مەلاسەلیم خۆی و کاردانەوەی ئەتباعەکانی خۆی بەو شێوەیە ڕوویداوە، کەوابوو مهمە لێرەیەکی شخصیەتێکی وەکو عەبدڕەزاق پاشا ئەو تەختیت و بەرنامەی کێشاوە سەیرەکەین. ئەو هەرچەنە مبالغە لە هەندێک قسە ئەکا، یا هەندێک قسەی وەکو هی جەلال تاڵەبانی دیعایەکی زۆری کردو و ڕەواجی بە فکرێک داوە، بە قسەیەک داوە، بە هەڵوێستێک داوە، خەڵکی چاوەڕانی شتی گەوریان لێ کردووە، بەڵام وا دەرنەچوە. بۆ نمونە ئەو ئەڵێ عەبدڕەزاق پاشا ئەڵێ ڕووسیەکان ئەگەر ئێمە ڕاپەڕین شۆڕشەکەمان بەرپا بکەین، ئیستعدادیان هەیە 200,000 چەک بنێرن بۆمان بۆ ئەوەی کوردەکانی خۆمان چەکدارکەین، بەڵام ئەمە غەڵەت خوێندنەوەیە وەکو لازاری فەڵێ، یان وەکو محەممەد ڕەسوول هاوارەڵێ ئەمە هەڵە تێگەیشتنە لەوەی کە ڕووس احتیماد ناکاتە سەر کورد، بەڵام تۆ هەر پێ دوابێ حوسنی زەنە دەوەندە بەرامبەریانە بێ. یا مەسەلەن عەبدڕەزاق ئەڵێ ئەگەر ئێمە دەست دەینە شۆڕشەکە 100,000 چەکداری خۆمانە بێ، لە کاتێکا کە سەرەتای دەست پێکردن دەست پێکا وانایە بەدەستیەوە. ئەو پلانەی کە دایەنێ کە ئەوش دیسان لە وەسیقەیەکی تری ئینگلیزیایە، ئەوش هەر بە FO 1995 2449 خەتمائیل 45 نمبەر 12 5 ببوورە 8 مایسی 1913 وەسیقەکە ژمارە ئەوەندەیە. ئەم خوتەی بەم شێوەیە داڕشتووە، ئینگلیزەکان تەمان ئەم خوتەیشان بەردەست کەوتووە، بۆیە ئێستا وەسیقەیەکە لە بەردەستی ئێمەشا ئێستا هەیە. عەبدڕەزاق وای دیاری کردبوو کە کۆمەڵێک چالاکی سەربازی وا دەست پێکا، کۆمەڵێک چالاکی سەربازی هێرشە بەنە سەر سنووری ئێران و تورکیا و پشێویکی زۆر دروستەکەن لەسەر جێشی تورکی. تەمان عەبدڕەزاق باوەڕی وا بوو ورمێ و ئازربایجان
واتە کوردستانی ڕۆژهەڵا دەکاتە بە پێگەی خۆی و لەوێوە دێتەوە بەرامبەر بە کوردستانی باشوور و ڕزگاریەکە. لە هەمان کاتە ئەڵێ سەعید بەگ کە گەورەترین ناوداری سەرۆک عەشایری کوردی ئەو منطقەیە بوو هێرشە کاتە سەر ئۆرجاغ بۆ ئەوەی تورکەکان دەرکا. عەبدوڕەزاق خۆشی داناوە کە بۆتان ڕزگارەکە، یعنی لەوێەوە نفوز و دەسەڵات و شۆڕش و چەکدارەکانی دێنێتەوە بۆ بۆتان کە لە باکوورێسە لە تورکیای ئێستاە. سەید تەهای نەهریدا ئەنێ بۆ باشقەڵا کە ئەویش ئەوەی پێسپێرە کە ئێوەش ئێرە ئازاد دەکەن. ئیسماعیل خانی سمکۆ ئەویش بڕیارە منطقەی سەرای ئازادکە. ئەمانە هەر یەکە پلان و بەرنامە و تەختیتێکی باشی بۆ دیاری کردوون. یعنی ئەوەلەن پلانی شۆڕشەکە باش دایڕشتووە، پەیوەندێکی زۆر زۆری ناوەچی لەگەڵ کووردا دروست کردووە، پەیوەندێکی دەرەکی دروست کردو بەڵام ئەوەیە کە گومان باشی زۆری بەڕوس هەبووە، تەنها بەڕوس ویستێتی ئەوە بکە. خۆپەسەندیەکەی خۆشی وا لێ کرد و هاتۆتەوە ناو ئیشەکەی کە ئەوانەی هەموو بە ئەتباعی خۆی زانیوە لە کاتێکە ئەوان بەو چاوەوە تەماشای ئەو ناکەن. هەروکو لازاریف لەو شوێنانەیە باسەکاتەوە، چونکە بۆ نمونە عەبدوڕەزاق لەگەڵ ئەم پلانە گەورە، لەگەڵ ئەم دیدە بەرفراوانە گەورە، ئەم گۆشە نیگا فراوانەی پلاندانێ بۆ شۆڕشێک، پەیوەندێکی زۆر بە پیاماقوڵانی کورد لە هەموو شوێنەکانەوە بکە، پەیوەندێکی باشی نێودەوڵەتی دروستکە. بەڵام لەگەڵ ئەوەشە ئەڵێ ئەگەر هەر نەمانتوانی منە ڕۆم بۆ ئێران، ئەو کاتە بە حاکمێک تەعین مەکەن لە ئازربایجان و ئیسپاتی دڵسۆزی خۆش مەکەم بۆیان کە ئەو کاتە منافەسەی حاکمەکەی خۆیان ببمەوە لەوێ. بەڵام زۆر بەداخەوە تێڕوانینێکی زۆر سەیرە کە هەر لە هیچ جەلال تاالبانیژە چێ، ینی حتا جەلال تاالبانیژەڵێ واقعی حاڵیاڵێ لە پێناوی ئەوەی بگا بەم کورسیەی کە ئێستا پێی گەیشتووە هەموو خزمەتێکی نەک ئازربایجان دەوڵەتی تارانی کردەوە، هەمومان بەبێ جەهل بەبێ خۆکەرکردنە زانین ئەوەی کە دەنجی دا بە جەلال تاالبانی ببێ بە ڕئیس جمهور شیعەکانی مەجلس ئەعلا بوون لە پەرلەمانەکەی ژێردەستی احتیلال. ئەوان چونکە جەلال تاالبانی اتفاقی لەگەڵ مەجلس ئەعلا کردبوو، اتفاقی مەجلس ئەعلا زۆر کۆنە، هەروەکو ئیشارەتم پێدا لە 1990 لەگەڵ ئێرانیەکانە بوو کە ئێمەیان استراتیژیەن لە پارتی دابڕی و لکاندیانین بە ئێمە و کوبزوتنەوەی ئیسلامی لکاندیانین بە یەکێتی نیشتیمانی بە یەکێتی نیشتیمانیەوە بۆ ئەوەی یەکێتی ببێ بەو ڕقەمەی کە ئێرانەیەوێ هەموو ئاواتەکانی پێبهێنێتە دی و ئێستاش فعلەن هەر ئەو ئومێدانە دێنێتە دی خواژێزانە تا چوە بڕەکە. ئەو کورسی کە عەبدوڕەزاق پاشا ئەیویست لە ئازربایجانە ئێرانیەکان بیدەنێ گەر شۆڕشەکەی فاشل بوو زۆر بەداخەوە هەمان شخصیەتی براگماتی فێڵاوی وەکو جەلال تاالبانی بۆ کورسیەکی تری وەکو ئەو لە ژێرسایە ئیحتیلال و لە عێراقا لە بەغدایەکی عومقی عەرەبیە ئەو بۆ خۆی دروست دەکاتەوە بە تەئیدی ئێرانیەکان و مەجلس ئەعلا. ئەمە بەڕاستی دیسان مەئەساتێکی ترکە بەستر شخصیەتێکی ئاوایە دیسان دروستە بێتەوە، چونکە ئەو ئەڵێ ئەگەر فەشەلیش بووم طبعا ئەمە لە کتێبەکەی خۆیان ئەڵێ هەروەها لە کتێبی المەسئلە الکوردیەی لازاریف باسەکاتەوە کە نەقدی لێگرە، نەقدەکانی لازاریف نەقدێکی زۆر بەجێن لە عەبدوڕەزاقی گرێتەوە. طبعا ئەوشمان لەبیر بێ دیسان کە لازاریف جوولەکەیەکی ڕووسیا قەیسەریە وەلەو سەردەمایە ئەو دید و تێڕوانینە بەرفراوانەی هەبووە کێشەی کوردی باش استیعاب کردووە بە دیدێکی ئاوا کە تەماشای عەبدوڕەزاق کاتەوە ڕەخنە لەوە ئەگرێت کە بۆچی پلانەکەی سەر نەکەوت 5 هۆکارە خاتە ڕوو 5 هۆکارەکەشی طبعا جێی بەڕاستی جێی دراسەیەکی وردە بە تایبەتی کە لازاریف شخصەن عەبدوڕەزاق ناسێ و لەگەڵی دانیشتو هەرچۆن وتمان دەمەلۆجی لەگەڵ شێخ عەبدولسەلامی بارزانی دانیشتو و نزیکە لەو کتێبەکەشی جێی سقەیەکە لە 1952 لە مۆسڵ چاپی کردووە. ئەم کتێبەی لازاریفیش لەو ڕۆ مهمە کە لازاریف خۆشی پسپۆڕێکی کوردەوانیە کوردناسە لەگەڵ عەبدوڕەزاقیشا دانیشتووە. ئەشزانێ لە خۆم ئەزانم کە پێمی ودوتی ئەو کاتەگەر هەر سەری نەگەر ئیشەکەم اعتیمادی تەواو ناکەمە سەر ڕووسەکان ئەو کاتە ئەچمە ئێران بۆ ئەوەی داوا لە ئێران بکەم تەعینم کا بە حاکمێک لەسەر کوردستان و ئەو کاتە عەهدی ئەویانە دەمێکە تورک لە ئەرزی ئێرانی دەرکەم واتە لە کوردستانی ئێران دەرکەم، چونکە من نەسر الملوکە ناسم. نەسر الملوک طبعا مەبەستی حاکمی ئازربایجانی ئەو کاتە بوو، ئەڵێ دۆستایەتیم لەگەڵیانە کۆنە و پتەوە. ئەو کاتەش من ئەگەر هەر نەبوو ئەگەر ئێرانەکانیش یارمەتیان نەدام بەهێز و قووەتێکەوە دێم سەڵماس و ورمێ ئەگرم و ئەو کاتە بەرقەیەک لێدەم بۆ شاکە ئیسعدادێکی باشی بۆ دەرەبڕم کە هاوکاری دڵسۆزی خۆمی نیشانەدەم، مەشورەتی قونسولی ڕووسیشی تیا ئەەکەم ئەیکەم بە پێگەیەک بۆ ڕزگارکردنی هەموو کوردستان. ئەمە هەرچەندە
هەندێشتی لە خەیاڵ پڵاوە چێ بەڵام ئامالێکیش بۆ لە دیدی ئەم سیاست مەدارەیە بەڵام لەبەرەوەی بۆ خۆی نەیتوانیوە وەکو ڕەسەنێتی فکر خەڵکەکەی خۆی بگرێ سەقافەتێکی باشی پێیە تەرتیبێکی باشی معلوماتیشی هەیە پلانێکی گەورەشی داڕشتووە بەڵام ڕاپەڕێنەرەکان هی خۆی نین ئەوە ئێوێ احتیمات کاتە سەر ئیمارەتێک لە بەرزانە خەڵکی چکە لە دهۆکن خەڵکیی تر مامی ئەون بەڵام لەم هەموو کتێبەی کە نووسیوێتی و پەیوەندی بە عالەمەوە کردووە ئیشارەتێ بەوە نادا لەگەڵ مامەکانی خۆی دانیشتە بن چونکە دیارەکە لەگەڵ مامەکانی خۆشی دانەنیشتووە ئەو چوە بۆ بۆتانیش ئیمارەتی بۆتان هەمووی لەژێر دەستی حوسێن پاشایە بۆ حوسێن پاشا کوڕە گەورەی بەدرخانی گەورە بووە لە کاتێکە مجرد بەدرخان حوسێن پاشا بە ئیتیحاد و تەرەقیەکان ئەڵێ لە 1913 ئەڵێ عەفوی عام بۆ من دەرکەن یەکەم ئەڵێنەوە دەرمان کرد ئەڵێ 6 ئاغا هەیە عەفوی عامی بۆ دەرکەن ئەڵێوا بۆمان دەرکرد ئەڵێ فەرمانبەرە کوردیەکان لێرە سەحب بکەنەوە ئەڵێ سەحبیەکەینەوە هەموو شروط و مەطالیبێکیان کە پێ ئەڵێ بە تورکەکان قبوڵیەکەن چونکە شخصێتی چۆندە کاریگەرە و لەو سەردەمەشایە کە ڕاپەڕینێک لە منطقەی بۆتان ڕووەدا تورکەکانی اتحاد و تەرەقی نایانەوێ ئەو ڕاپەڕینە لەگەڵ هیمەلا سەلیمی خێزانی لەگەڵ شۆرشی عەبدولسەلامی بارزانی لەگەڵ ئەوەی عەبدوڕەزاق کە بەرنامەی بۆ کێشە لەو حدودی ئازەربایجانە ئەمە هەموو یەک بگرێتەوە چونکە ئەترسن لەوەی عەبدوڕەزاق بە توانایە کە 14 ساڵ لە دیوانی تەشریفات لای سوڵتان عەبدولحەمید بۆ لەوێ یعنی سیستمی دەوڵەتی لە نەزەرایە لەبەرەوە ئەو عەقڵی بەشتەشکێ پەی پێ ئەوە ئەتوانێت بەرنامە بۆ ئەمەدانێ لەبەرەوە لە بەرنامەی ئەو ترساون محاولەیان کردو مونەفیزەکان دوورخەنەوە لە یەکتری نەیەڵن ببن بە وزەیەکی بەگەڕخرا و لەبەردەستی سیاست مەدارێکی وەکو عەبدوڕەزاقە بەڵام عەبدوڕەزاق زۆر جاریان بەوەی کە ئیدعایەکی زۆری بۆ خۆی کردووە یان خۆی فری و داوە یان کەوتۆتە ئەو هەڵە و چاواشکاریەوە کە وای زانیوە ئەو خەڵکە ڕعیەتی ئەون و بەدەنگەوە دێن بەڵام نەهاتوونەتە پێشەوە